بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين أما بعد برزان قورة نعمتك أخوي تعالى بأيمي خلاط كذبه وعطاء كذبه وبخشيبه لدواي نعمتي بون نعمتي إيمانا تنانت بون إشمان بوي إيمانا بۆی ئیمانەوە مانای هەیە لەبەر ئەوەش لە ڕۆژی دوایی ئەوانەی کەوا ئەهلی ئیمان نین ئەزانن کە بوونیەکیان لە ژیان مانایەکی نییە بۆیە تەمەنای گەڕانەوە دەکەن لەعەلی ئەعمەل صالحا بمانجەڕە پەروەردگار ڕەبی ڕجعونی بمانجەڕەی پەروەردگار کە بێهیوا دەبن لەوە کە ناگەڕێنەوە بۆ دنیا دەڵێن چی یا لەیتەنی کونت توڕابا خۆز یەگڵ دەبووین بۆیە ئێمە گرنگە ئەو بزانین کە ئیمان گەورەترین نیعمەتە خوا بە ئێمەی داوە تۆ کە دەبینی نوێژ دەکەیت ئەهلی مزگەوتی قورئان دەخوێنی پێنج فەرزەکان بەجێدێنی لە خوا دەپاڕێیتەوە دڵت بە خواوە پەیوەستە دوعا لە خوا ئەکەیت و لە خوا دەپاڕێیتەوە بڕوات بە قیامەت و بە خۆشی و ناخۆشیەکانی گۆڕ هەیە خۆت بۆ سەفەری دووری قەبر و قیامەت ئامادە دەکەی ئەم ئیمانە نیعمەتیش گەورەی و ئەمانت پێدات بۆیە دکتۆر کارل جائغ لە لاپەڕە 264 لە کتێبە بەناو بانگەکەی بەناوی الئینسان الحەدیث في بحثه عن الروح لەوێدا دەڵێت کە یەکێکە لە دیارترینی دکتۆرە دەرونیەکانی جیهان دەڵێت لە هەموو ئەنحایەکان و لە هەموو قوڕنەکانی دنیاوە نەخۆشم بۆ هاتووە ساڕێژ و چارەسەری زۆریانم کردووە بەڵام دیقەتم داوە و سەرنجم دا ورد بوومەوە هیچ کامێک لەو کەسانی کە دووچاری نەخۆشی دەرونی بوون هیچیان نەخۆشیەکەیان نییە ئیلا هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆچی بۆ ئەوەی کەوا لە دین دوورە بۆیە دەڵێ ئینە كل منهم مرض لأنه فقد ما منحه الدين للمؤمنين ئەوانە بۆیە دووچاری ئەم نەخۆشی دەرونیانە بوون چونکە ئەو نیعمەت و ئەمن و ئاسایش و هادی و سکوونەت و ئۆقرەهێنی کەوا ئیمان دەیبەخشێ بە ئیمانداران ئەوان لێی بێبەشن ولم يشفي من لم يستعد إيمانه الحقيقي دەڵێ ماشەڵڵا ئەوانەی کەوا ئامادەجی تەواویە نەکردووە بۆ لە باوەشگرتنی ئەم ئیمانە شیفایان بۆ نەهاتووە کەواتە خودی ئیماندار بوونی ئینسان خودی لەگەڵ خوا ژیانی ئینسان خودی لە خزمەت قورئان و پەیامەکەی خوادا گوزەرکردنی کاتەکان و عمر و تەمەنی ئەمە بۆ خۆی گەورەترین دەرمان و باشترین ساڕێژی دەروونە ئۆقرە و تەسەلاهێنی ناخە سازێنەری ساباتێکی پرسرەوتی نەفسە بەڵێ چونکە بێگومان هەر کەسێک پشتی کرد لە دین ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا هەر کەسێک پشکا لە قورئان پشکا لە یادی خوا خوای پەروەردگار ژیانی لێوە تەنگ دێنێت اینجا دڵی پڕ دەبێت لە ترس لە هەموو شتێک دەترسێت چونکە لە خوا ناترسێ بەڵام کەسێک لە خوا بترسێ لە هیچ شتێک ناترسێ سنلقي في قلوب الذين كفروا الرعب بما أشركوا بالله ما لم ينزل به سلطانا خواهی گەورە دەفەرمی ئێمە دەخەینە دڵی کافرانەوە چی الرعب ترس بیم واتە ترس و بیمێکی زۆر ناخودڵ و دەرونی ئەم کەسەدا دەگرێت کە لەگەڵ خوادا پەیوەست نییە و ئەهلی ئیمان نییە و دڵی پڕە لە هەموو شتێک بەس خوای تێدانێ العیاذ بالله بۆ هەموو مەیدانی خۆی حازەکەدەوە بۆ بزوە قەبر و قیامەتنا هەموو ئارەزوویەک تاقی دەکاتەوە بەس نایەت ئارەزوەکانی بخاتە ژێڕکێفی شەرع و گوێڕاڵی خوا و پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم دەی ئەو کەسەی کەوا لە ئیمان دوورە لە نور دوورە دەرونی دوورە لە نور ومن لم يجعل الله له نور فما له من نور هەر کەسێکیش لە خوای سەرچاوەی پەخشی نور و ڕووناکی دوور بێ لەکوێ نور و ڕۆشنایی دەست دەکەوێت بۆیە مادەم تۆ ئیمانداری دڵت خۆش بێت بۆ هیچ شتێکی دنیا خەم مەخۆ چونکە دنیا ئەگەر نرخی هەبوایە
خۆی تعالە فەلا تعجبك أموالهم وأولادهم با سراسیمەت نەکە ولا يغرنك تقلب الذين كفروا في البلاد متاع قليل ثم مأواهم جهنم دەفەرمێ با تۆ ئیغڕا نەکەن با تۆ هەڵنەفریوێنن چێ ئەو بێباوەڕانەی کەوا بە پۆزێکەوە دەردەکەون بە ترەف و بە خۆشحاڵی و خۆشگوزەرانی تەرفیهیەوە دەردەکەون بە پێکەنین و خەندە و قاقاوە دەردەکەون بە حیمایە و پلەپۆستەوە دەردەکەون بە ئەوانە لە ئیمانەکەت نەتخەنە ساد و سڕی و لەخشاوت نەکەن ساردت نەکەنەوە تۆ چاو ببڕ ئەو دیو ئەگەر ئەم دنیای نرخی هەبوایە خەڵک نەدەمرد ئەگەر ئەم دنیای نرخی هەبوایە خوای گەورە بێ باوەڕانی باڵادەست و دەوڵەمەند نەدەکرد وەک پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام لو أن الدنيا تساوي عند الله جناح بعوضة ما سقى كافرا منها شربة ماء ئەگەر ئەم دنیای نرخ و ئەرزشی یەک باڵەمێش لێ هەبوایە خوای پەروەردگار جەلە جەلالوه یەک قومە ئاوێکی نەئەدا بە کافران کەواتە دڵت بە ئیمانەکەت خۆش بێت لە هەر کوێیەک بیت تۆ ئەمان لەوەیە بەڵام گەر ئیمان نەبوو لە هەر کوێیەک بی ترس لەوەیە خوای تعالە دەفەرمێت ئەفەمەن کانە مؤمنن کەمەن کانە فاسقا کەسێک ئیماندار بێ لە کەسێک فاسق بێ وەکو یەکن لا یەستەون بێگومان وەکو یەک نین ئەمانە زۆر جیاوازن ژیانیان شەخسیەتیان هەنگاویان ناخ و ڕوح و دەرونیان ئەمانە بە مانای وشە جیاوازن بۆیە خوای تعالە ئەفەرمێ وإن الدار الآخرة لهي الحيوان لو كانوا يعلمون ژیانی حەقیقی و ڕاستەقینە ژیانی ئەو دیوە بۆیە پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم اللهم لا عيش إلا عيش الآخرة خوا ژیانی ڕاستەقینە هەر ژیانی ئەو دیوە هەر ژیانی قیامەتە بەهەشتە دنیا بەندەکان تێیدا بەردەوام لە ڕەنجدان بەردەوام لە زەحمەتیدان بەردەوام لە هەنگاو نان و ئارەق ڕشتندان يا أيها الإنسان إنك كادح إلى ربك كدحا فملاقيه هەرکە گەورە دەبی و پێ دەگەی و زەواز دەکەی اینجا خەم دەست پێ دەکەن خەمی خێزان خەمی مناڵ خەمی لە دەستدانی دایک خەمی لە دەستدانی باوک خەمی لە دەستدانی خۆشەویستان هەژار بوون قەرزار بوون دەربەدەر بوون ئەمانە هەموویان خەم لەسەر خەم و تەم لەسەر تەم بۆ مرۆڤ دێنن بەڵام ئیمانە ئاسوودەی لە مرۆڤ هەڵدەکا ئیمانە ئەمان بۆ مرۆڤ دەخاتە سەر پشت اینجا لە هەردوو خێدای بەس سەبر بگرە خوای پەروەردگار دەرود لێ دەکاتەوە دڵنیا بە دکتۆر عایز قەڕەنی دەڵێ مقابلەی موفتی ئەلبانیام کرد کە 20 ساڵ گیرا بوو لە زیندان لەسەر دەستی شیوعیەکان دەڵێ وای لێی درابوو برسی کرابوو تعزیب درابوو نفسی و هەروەها سزای دەرونی درابوو دڵێ لەگەڵ ئەوەدا لە ترسی ئەوان لە زیندان دەچوو سەر ئاو لەسەر ئاو نوێژەکانی دەکرد لە WC دوای 20 ساڵ سجن هەر ئازادیش بوو فانقلبوا بنعمة من الله وفضل گەڕایەوە بۆ ناوماڵ و مناڵی خۆی بە نیعمەت و بە فەزڵ و بەدەستهێنانی چەندەها پلە و پاداشتی قیامەتی لای خوا ئینشاء الله کەسێ لە دنیا ئارەق بڕێژێ لەبەر خوا لە قیامەتە ئارەق ناڕێژێ کەسێک لە دنیا بسووتێ لەبەر خوا لە قیامەتە ناسووتێ کەسێک لە دنیا سجن بکرێ لەبەر خوا لە قیامەتە لە سزن و زیندان ئینفرادیەکانی قەبر و قیامەت ڕزگاری دەبێ ئینشاء الله کەسێک خۆی سجنکە بە ئارەزوەکان واتە لە ئارەزوەکان خۆی بەدور بگرێ دڵنیا بە خوای پەروەردگاریش ئللا دەروی خێری لێ دەکاتەوە وەروە لە قیامەتە سجنی ناکات اینجا چەند هۆکارێکان بەڕێزان مایە بەختەوەرین خوا بیکاتە نسیبی هەموو لایەکمان یەکەم دوای ئیمان عەمەلی ساڵح کردەوەی چاک من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة وەرە کردەوەی چاک بکە گفتاری شیرین کردەوەی چاک تەعاملی جوان و ڕاقی ئەمانە هەموویان ژیانت خۆش دەکەن اینجا خێزانێکی ساڵحە مای بەختەوەریە
پێغەمبەر دەفەرمێ ساسم ثلاثة من سعادة ابن آدم سێشت مای بەختەوەری مرۆڤە المرأة الصالحة خێزانی باش والمسكن الواسع خانی فراوان والمركب الهني وسائلی سواری ئۆقرە و ئارام بەخش. اینجا هۆکارێکی تر بریتیە لە کار و کەسابەتی پاک و چاک و حەڵاڵ و هەروەها فراهەمهێنی زیندەگی و ژیان. إن الله طيب لا يقبل إلا طيبا. خوا پاکە و عەبدی پاک و کەسابەتی پاکیشی خۆش دەوێ و ڕزق و ڕۆزی پاکیشی دەیە بۆ ئیمانداران. اینجا ڕەوشتی جوان وجعلني مباركا أينما كنت. تۆ لە هەر کوێیەک بووی بەرەکەت بووی بۆ دەوروبەرت خەڵک خۆشی دەوێی. اینجا السلامة من الدين سەلامەت بوون لە قەرز، یعنی ئینسان تا بکری اقتصادی هەبێت قەرز نەکا، چونکە قەرزاری مرۆڤ تووشی بێزاری دەکات. اینجا زیکرەکان بخوێنی، قورئان، زیکری بەیانیان، زیکری ئێواران، زیکری خەوتن لە بێداربوونەوەتەوە تا خەوتنەوەت، هەموو هەنگاوەکان پێویستیان بە زیکرە. اینجا بە ڕۆژ هەتا بکرێ ئینسان نەخەوێ مەگەر زۆر ماندوو بێت یان لە شەودا کەم خەوت بێ، چونکە ڕۆژ بۆ ئیشە وجعلنا النهار معاشا. تۆ کە دەزوڵی لە ڕۆژدا شەو مرتاحی. اینجا ئەنجامدانی ئیش و کار یاخود ماندووکردنی جەستە لە ڕۆژدا بە ئیشی بەسوود، دەوامت هەیە، کەسابەتە هەیە، مەوعیدێکت هەیە، دەعوە بانگەوازت هەیە و هەر ئیشێکی ترت هەیە. اینجا پێش بانگی بەیان کە وەختی پارشێوە کە وەختی سەحەرە پەروەردگار ينزل ربنا سبحانه وتعالى إلى سماء الدنيا. خوای گەورە هەموو شەوێک دێتە ئاسمانی دنیا، دەفەرمێ چێ داوایەکیە بۆی جێبەجێکەم، چێ نەخۆشە شیفای دەم، چێ قەرزارە دەروی خێری لێ بکەمەوە، چێ داوای لێ خۆشبوون دەکات تا لێی خۆش بم. والمستغفرين بالأسحار. ئەوانەی دەمە و بەیان دەپاڕێنەوە لە خوا چاو بە فرمێسکن، ئەوانە خوای پەروەردگار لیان خۆش دەبێت و بەختەوەریان دەکا. اینجا دانیشتن لەگە ساڵحان، لەگەڵ ئینسان ئیماندار دانیشتن، ڕێکردن، دراوسێبوون، هاوڕێبوون، ئەمەش بە ئەماشە مرۆڤ بەختەوەر دەکات، دڵی ئینسان خۆش دەکات. نوێشکردن بە خشووعەوە مرۆڤ خۆشحاڵ دەکات. اینجا قورئان خوێندنەوە بە وردبوونەوە لێی، پاشان بە ڕۆژوبوون لە ڕۆژە گەرمەکان، لە ڕۆژە سەختەکان. يدع طعامه وشرابه وشهوته من أجلي. خوای گەورە دەفەرمێ وازی لە خواردن و خواردنەوە ئارەزوەکان هێناوە لەبەر من. اینجا سەدەقەکردن بەنهێنی ماڵێک دیاریکە کە موچەت وەرگرت کە ماڵت هاتە دەست ببەخشە بەنهێنی با خەڵک نەزانێ، باسی مەکە لە ناو خەڵک، دڵت خۆش دەکات. خوای گەورە بۆت گەورە دەکام سەدەقەیە. اینجا لابردنی خەم لەسەر دڵێکی بەتەم. من فرج عن مسلم كربة من كرب الدنيا فرج الله عنه كربة من كرب يوم القيامة. هر کەسێک دەروی خێر، سەختیەک، خەمێک، بارگرانی قورسیەک لەسەر دڵی ئیماندارێک لابە، خوای پەروەردگاریش دڵی ئەو عەبدە خۆش دەکا. اینجا دنیا بەکەم سیرکە، ئەو کاتەکە دنیات بەکەم سیر کرد، چاوت لە مردن بوو، ناخۆشیەکانت پێهیز نییە و خۆشیەکانیش خۆت لێ ناگۆڕێ. بەڵێ بەڕێزان، ئەمانە چەند هۆکارێک بوون لە هۆکارەکانی سەربەرزی و بەختەوەری و هەروەها ڕنگ ڕێژێکی تەندروست لە ژیاندا. خوای پەروەردگار هەموو لایەکمان لەو کەسانە بجێڕێت کەوا بەسەری بەرزەوە، بە دڵی ئاسوودەوە، بە کەسادی تەندروستەوە، بە کەشکۆڵێکی پڕ لە توێش و زاد و زەخیرەی قەبر و قیامەتەوە کۆتا پیاڵوەکانی چاومان لێک دەنین و بۆ لای خوا ئەگەڕێینەوە. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.